هێزی تۆ پرۆژەیەکی نوێە کە ئامانج لی بڵین هۆشیارکردنەوە و هەروەها پاڵپشتیکردنی ژنانە لە تەواوی کوردستان. دیارە بە خۆشحاڵیەوە دوێنێ ئەم پرۆژەیە لە شاری سلێمانی ڕاگەیەنرا و بە تایبەتتر بۆ پاڵپشتیکردنی ژنانە لە کایە سیاسیەکان و هەروەها بەشداریکردنیشیان بە تایبەت لە نێو بەڵین هەڵبژاردن بە شێوەیەکی گشتیە. هاوکارانم راپۆرتێکیان لەسەر پرۆژەی بەڵین هێزی تۆ ئامادە کردووە، پێکۆبینەرە بین و بگەڕێمە وڵات. سڵاتان لێبێ، ئێستامان لە بەردەم باخی گشتی شاری سلێمانین. ئەمڕۆ ئیڤێنتی ڕاگەیاندنی پرۆژەی هێزی تۆیەکە پرۆژەیەکە کارەکات لەسەر هێز و تواناییژن لەسەر دەرخستنی لێهاتوویەکانیژن. ئەمڕۆ لێرە کۆمەڵێک کچ و ژن لە هەموو چینە توێژەکان کۆبوونەتەوە و دەیانەوێت لێرەوە لە نزیکەوانەی ئاگاداری ئەوە بن ئایا پرۆژەی هێزی تۆ چییە، ئەم پرۆژەیە بە چ هەنگاوێک و چ هیوایەکەوە کار بۆ ژنان و کچانەکات بۆ هۆشارکردنەوەی هەموو تاکێکی کۆمەڵگا. ئەمڕۆ لێرە وەکو دەبینین کۆمەڵێک لە ژنان و کچان لە توێژە توێژە جیاوازەکان کۆبوونەتەوانێ و هاتوون لە نزیکەوە گوێ بگرن بۆ هەموو پرۆژە و پلانەکانی پرۆژەی هێزی تۆ. ئێمەش ئەمڕۆ لێرەوە هەوڵەین کۆمەڵێک لەو ژن و کچانە بدوێنین کە ئەمڕۆ لە ئیڤێنتی ڕاگەیاندنی پرۆژەی هێزی تۆ بەشدارن و ئامادەییان هەیە. یەکێک لەو خاتونە ماندوونە ناسانەی کە لەگەڵمانایە کە سەرپەرشتیاری گشتی پرۆژەی هێزی تۆ، ئەویش بەڕێز خاتوو ئاشتی عەبدوڵڵا، ئەمانەوەی لە نزیکەوە پرسیاریەوەی لێ بکەین هێزی تۆ بۆ. سڵاوتان لێبێ، سپاس بۆ ئامادەبوونتان ئەمڕۆ لە ڕاگەیاندنی پرۆژەی هێزی تۆ. هێزی تۆ بۆ ئەوە بیرمان لێ کردەوە کە پرۆژێکی لەم جۆرە دابمەزرێن و لە ئەمڕۆدا ڕای بگەێنین بۆ یەکە وجود و مافمان دیاری بکە. خۆتان نەزانن ساڵانێکە خەباتە کرێ بۆ ئەوەی کە پرسەکانی ژنان بەرەو پێش ببرێ، بەشداری ژنان لە بواری سیاسی کۆمەڵایەتی ئابووری هاوسەنگ بکرێتەوە، یەکسان بکرێتەوە، بەڵام هێشتا زۆرمان ماوە. وێ ئەمەش پرۆژەی هێزی تۆ جۆرێکی ترە لە خەبات بۆ ئەوەی کە بتوانین ئاسوودەی بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان دابین بکەین لە ڕێگەی هەموو ئەو استراتیژی و پلانانەی کە لە پرۆژەی هێزی تۆیە لەگەڵ کۆمەڵێک کەسی پسپۆر و بەتوانایە کە گرێتەوە. پرۆژەی هێزی تۆ لە ئێستا کار لەسەر هۆشیاری سیاسیەکە لەم کاتەیە کە بەرەو هەڵبژاردن ئەڕۆین، بەڵام لە دوای هەڵبژاردن لە ناوەندێکە هەموو توانەمرۆیی هەیە کە گرینەوە کار لەسەر هەموو بوارەکانی ترەکەن لە بواری ئابووری کۆمەڵایەتی هەچ بوارێکی تر کە پەیوەست بێ بە تاکی کۆمەلگای کوردیەوانێ. پرۆژەی هێزی تۆ ئەمڕۆ کە ڕائەگەیەندرێ ئەم شوێنەمان بۆیە دیاری کرد ئەم لۆکیشنە بەتایبەت بۆەوەی کە وەکو پەیامێک بیدەین بە خەڵکی سلێمانی و هاوڵاتیان کە ئێمە دابڕاونین لەم کۆمەلگایە. ئێمە ئەمانەوێت لە ناو تاکەکانی کۆمەلگەی کوردیەوە هەموو ئەو بیرە نەشیاوانەیە خود ناتەندروستانی هەیە بەرامبەر کچان و ژنان بیگۆڕین. ئێمە نەهاتوین بۆ ئەوەی کۆمەلگای کوردی بە ئاراستەی کابەرین. پرۆژەی هێزی تۆ لە ئێستا دروشمی سەرەکی مرۆڤ دۆستیە، خێزان دۆستیە، نەتەوە دۆستیە و کار لەکار لەسەر ئارامی خێزان، ئاشتەوایی کۆمەلگا لە ڕێگەی ئەوەی کە بتوانێت بەتایبەت لەم کاتەدا بەشدار بێت لە پرۆسی هەڵبژاردندا، بتوانێن ژنان و کچان ببن بە بەشێک، هێزی ژنان و کچان ببێ بە بەشێک لە گۆڕانکاری گەورە لە هەرێمی کوردستانە، کۆتایی بە حکومی تاگڕەوی و ئەو حکومە هاوسەنگەی کە تا ئێستا بۆ لە کوردستاندا بهێنن ئەمان نەخشە ڕێگای داهاتووی هەرێمی کوردستان دیاری بکەن. هەر بۆیە ئەمڕۆ بە دروشمی هێزی تۆ داهاتووی تۆی دەست پێ یەکەین. زۆر سپاس. سەرەتا بەخێر بێن، خۆشحاڵ کە ئەمڕۆ لەگەڵمانن لێرە. پرۆژەی هێزی تۆ بە شێوەیەکی گشتی پرۆژەیەکە بۆ تواناکانی ژنان و کچان، کار لەسەر بەرزکردنەوەی ئاستی وشیاری کچان و دۆزینەوەی توانا و هێزی ژنان و کچانەکە و ئاراستەکردنیان بۆ ئاوەدانی زیاتری کۆمەلگا.
پرۆژەی هێزی تۆ لە ئێستاە کارەکە بۆ پاراستنی بەها جوانەکانی کۆمەڵگا، دابوونەریتە جوانەکانی کوردەواری و تاکەکان ئاراستاکە بۆ پاراستنی ئارامی خێزان کە زامنی ئاشتی کۆمەڵایەتیە و هیوادارین بتوانین ئەم هێزە گەورەیە ڕۆڵی کاریگەری هەبێ لە ڕاستکردنەوەی کەموکوڕەکانی حکومڕانی و سیاسی و ئابووری لە سەر هێرێمی کوردستان و هێزی تۆ بۆ ئایندا خەونی گەورەتری هەیە. بەخێر بن سەرەتا دەستان خۆش بێ ڕاستی ئەم پرۆژەیەکی زۆر گرنگە لە بەرەوەی پرۆژەیەکی هۆشیاری سیاسیە تایبەتە بە ئافرەتان و تایبەتە بە ژنان و کچان دەکرێ بڵێن ڕۆڵێکی گرنگی هەیە لە بەرەوەی ئامانجی سەرەکی بەرجەستەکردنی ڕۆڵی ژنانە لە سەرجەم کایەکانی کۆمەلگا لە ڕووی ئابووری سیاسی کۆمەڵایەتی چاوەڕوانی ئەوە دەکەن ئینشەڵا پرۆژەکە هەر ئەوە نییە کە تەنها بۆ مەسەلەی بانگەشەوشت بەکاربێنرێ بەڵکو ئینشەڵا ئایندەیەکی ڕۆشنی لە پێشە بۆ سەرجەم ژنانی کۆمەڵگای خۆمان ئینشەڵا. کاتە دەتوانین بڵین هێزی تۆ داهاتوی تۆیە؟ بێگومان وایە ئەوە دروشمی تایبەتیمانە هێزی تۆ داهاتوی تۆیە کە من بەسمان هێزی تۆ هێزی من هێزی سەرجەم ئافرەتانی کۆمەڵگای خۆمانە. پرۆژەی هێزی تۆ کامڕۆ کۆزانی ئیڤنتەکەیان کۆمەڵێک پارچە میوزیک لەلایەن میوزیکسیانانەوە ئامادە کراوە بۆی بتوانن ئەم خاتونانە ئەم ژن و کچانەی ئەمڕۆ هاتوون بۆ ڕاگەیاندنی ڕۆژەی هێزی تۆ لە هەمان کاتیشا گوێیان لە چەندین پارچە میوزیکی ناوازە بێت لەم ئیڤنتە.